و مامۆسایانیش لە خۆبردووانە هەروەکو ساڵانی پێشوو شان دەدەن بەر بارودۆخە داراییەکە و سەرڕای بێموچەیی ئێمە ئومێدوارین کێشەی موچە بۆ ئەم ساڵ چارەسەر بێ و هەموو هاوکارێک و پشتیوانێکی مامۆستایان دەکەین و مامۆسایانیش لە خۆبردووانە هەروەکو ساڵانی پێشوو شان دەدەن بەر بارودۆخە داراییەکە و سەرڕای بێموچەیی ئومێدوارین کە ئێستا ئەو کێشەیە لە کۆتایی چارەسەردایە بە زووترین کات چارەسەر بێ و تاوەکو مامۆسایانیش بە دەرونێکی ئارامەوە قوتابیان و خوێندکارانیان پڕ لە زانست و زانیاری بکەن. بۆ سەرجەمەناوەندەکانی خوێن دەست پێ کردووە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندنی 2025 بۆ 2026 یەکەم زەنجی خوێندن لێدراوە لە قوتابخانەی مەڵکەندی و بەشێکی زۆر لە مەکتەبەکانی دیکە لە ناوەندەکانی دیکە تایبەت بە خۆیان ئامادەکاریان کردو بۆ زەنجی ساڵی نوێی خوێندن. بۆیە لە شاری سلێمانی لە پارێزگای سلێمانی بە هەر دەپەروەردەکەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی داوامی قوتابخانە و خوێندنگەکانە. دۆخی بینەی قوتابخانەکان چۆن گرفتی کەمی بینە هەیە؟ بەردەوام بینا کێشەمان هەیە لەبەرەوەی ئێمە 429,852 قوتابی خوێندکار 42,958 مامۆستا و فەرمانبەر بەردەوام لە ناو ئەم بینایەدان بەرکەوتەیان هەیە لەگەڵ ئەم بینایانەدا بۆیە پێویستی بەردەوامیان بە سیانەکردن هەیە و پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە و بەشێکی بیناکانیشمان کۆنن پێویستیان بە تێکدان و دروستکردنەوە هەیە. سێدەوامیمان هەیە لە سلێمانیا یەک مەکتەبمان هەیە لە کانیگۆمە. چی بۆ ئەوەکەن؟ خەریکی ئێستا لەلایەن خێرخوازێکەوە بە خۆشحاڵیەوە سەرگەرمی دروستکردنی کۆمەڵگەیەکی پەروەردەیە لەو منتیقەیە. کۆتا پرسیارم دانانی کامێرە ناوپاسی خوێن قوتابیانە ئەمە گەیشت بەشەوە. کارەکانی پەروەردە تەواو بۆ کتابمان کردو بە پارێزگا بە ئومێدی ئەوەی لە زووترین کادا تەندەر لێبن و کۆمپانیای گەورکە بگرێتە ئەستۆی خۆی. ئەم ساڵ چێتە جێبەجێکردنەوە بە تاکید.